لەگەڵتان بەردەوامە بچین لە یەکەم تەوەریان چین لە یەکەم تەوەرمان بەردەوام باسمان لە هەوڵ و ماندووبوونەکانی گەنجانی کورد و ژنانی کورد بە تایبەتی کردووە و ئەمڕۆ ئێمە لە تەوەری یەکەمە باز لە هەوڵ و ماندووبوونەکانی سێ خانمە شێوەکاری کورد سێ هونەرمەندی کوردەکەین کە لە شاری سلێمانیەوە کارە هونەریەکانیان و ئەرک و ماندووبوونەکانیان دیزاینی جلوبەرگەکانیان و کارە شێوەکاریەکانیان بردووەتە وڵاتی ئەمریکا کە ئەرک و ماندووبوونێکی زۆری ویستووە و لەگەڵ خانمێکی دیکەیە کە ئەویش بە هەمان شێوە خاتونێکی شێوەکارە لە وڵاتی ئەمریکا ئەژی کەواتە بوونە 4 خانمە شێوەکار توانیویانە لە ماوەی مانگێکە کە لە ئێستادا لە وڵاتی ئەمریکان دوو پێشانگای جیاواز بکەنەوە تایبەت بە کارە هونەریەکانیان تایبەت بە دیزاینی جلوبەرگەکانیان و ئەوەنەی کە بزانین پلانیان هەیە بۆ ئەوەی کە پێشانگایەکی تریش بکەنەوە یان لە پێشانگای دیکەشە بەشداری بکەن. زانیاری زیاتر لە خۆیان وەرەگرین ئەچینە لای خاتوڤارین سالار شێوەکار و دیزاینەری جلوبەرێک لە وڵاتی ئەمریکاوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە. خاتوڤارین سڵاو لێ بم کاتەوە باش. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش. بەیانی تو نیوەشەی ئەوە بەڵێ لای ئێمە کاتژمێر 9 شتێکە لای ئەوان 2 شتێکی شەوە ئەبێ پێ بڵێن شەو باش. ئێمە لای ئێوە بەڵێ ساعت 9 شەوتان شەی ئێمە باش بەیانی ئێوە باش. بەڵێ خاتوڤارین باسێکی سەفارەکەمان بۆ بکەیت باسێکی پێشانگاکەمان بۆ بکەیت دەستپێک چۆن بوو و چێ ئەم بیرۆکەی هەبوو چۆن دەستان پێکرد کارەکانتان چۆن بردا وڵاتی ئەمریکا کە ئەم کارە زۆر قورسە و پێشانگا لێ بکەنەوە و دوو پێشانگا لێ بکەنەوە. سەرەتا سوپاس بۆ ئێوە. ئێمە سێ خانمە شێوەکارین لە شاری سلێمانیەوە لە کوردستانەوە هاتوینەتە ئێرە. سەرەتا بیرۆکەی ئەم کارە لەلایەن مامۆستایەکی مۆزیکسیانەوەیە کە لە وڵاتی ئەمریکا دائانیشێ دانیشتوی ئێرەیە بیرۆکەی ئەم پرۆژەی داناوە ئەم کارە هونەری داناوە. پێشتر چەند کارێکی هونەری تایبەت بە بەشی مۆزیک ئامادە کردو و چەند هونەرمەندێکی بواری مۆزیک و گۆرانی بێژی هێناوەتە وڵاتی ئەمریکا کاری هونەریان ئەنجام داوە. ئەمساڵ دیارە پلانەکەیان گۆڕیوە بەوەی کە لە بواری شێوەکاریە پرۆژەی هونەری بکەن و لە کارەکە تایبەت بە خانمان بە دوای چەند خانمێکی ئەوانەیە گەڕانکەڵی توانیان هەبێت و لە بواری هونەریە باش بن یاخود سیڤیان باش بێت چونکە تۆ کاتێک کە کارێکت ئەبێتە دەرەوانێ ئەمە لەسەر ئاست و لەسەر سیڤی تۆ بڕیار ئەدرێ. دواتر ئێمە کە هەڵبژێردراین و ئاگاداریان کردین سیڤەکانمان نێردرایە گەرەوە بۆ وڵاتی ئەمریکا کە بێنراو بڕیاری لەسەر درا. اینجا ئێمە لە سەفارەتەوە چاوپێکەوتنمان بۆ ئەنجام درا و بە خۆشحاڵیەوە کە چاوپێکەوتنەکەمان قبوڵی وەرگرت و ڕەزامەندیان فەرموو بۆی کە ئێمە ڤیزای وڵاتی ئەمریکا وەربگرین و بینە دەرەوەی وڵات. ئێمە سێ خانمە شێوەکارن کە لە کوردستانەوە هاتوین بەڵام ئەوەی جێی خۆشحاڵیە بۆ ئێمە کە لێرە خانمێکی تر لەگەڵمان بەشدارە خاتو زەیتون ئەویش شێوەکارە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانە خەڵکی شاریڕانی خۆشەویستە بەڵام بەهۆی ئەوەی کە ساڵانێکە لە دەروی وڵات و لە تاراوگا ئەژی بە حکمی ئیش و کار و ماندووبوونی دەرەوە لە کاری هونەری دوور کەوتوتەوە بەڕاستی. بەڵام ئەوەی جێی خۆشحاڵی کاتێک ئێمەی بینی و کارەکانی ئێمەی بینی ئەوەش بوو هۆکارێک بۆ ئەوەی کە خۆشی ئەو یارەبات لەگەڵ ئێمە بەشدار بێ و لە مودەیەکی زۆر کورتە کۆمەڵێک تابلوی ئامادە کرد و تۆڵانیمان بە یەکەوە ببینە 4 خانمە شێوەکار کە لە زنجیرەی پێشانگادا لێرە بەشدار بین. بەرنامەی پێشانگاکانی ئێمە لە وڵاتی ئەمریکا 3 پێشانگایە لە ئێستا 2 پێشانگامان تەواو کردووە و بەسەرکەوتووی سوپاس بخوا لە شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا لەگەڵ لە واشنگتن DC بەڕێوەچوو. ئێستا یەک پێشانگای ترمان ماوە لە ناشڤیل تێنسی. بەڵام بێجگە لەمە لە ڕۆژی 8 مارس ئێمە بانگێشت کراین بۆ فستیڤالێکی ڕۆژی ژنان لە شاری هارسنبرگ بەشدار بووین و لە چەند زنجیرە پێشانگایەکی دیکەش بانگێشت کراوین کە لێرە فستیڤالی کلتوریان هەیە تایبەت بۆ فستیڤالە کلتوریانە لە زانکۆی ئەمریکی لە واشنگتن DC و
لە زانکۆیەکی تریش کە ئەم دوو زانکۆیەکێکن لە زانکۆ گەورەکان لەسەر ئاستی وڵاتی ئەمریکا باگەشتیان کردوین بۆ ئەوەی کە هەم تابلەکانمان نمایش بکەین و هەم جلوبەرگەکانیشمان نمایش بکەین کە ئەمە گەیاندنی کلتوری وڵاتەکەی ئێمەیە. باشە لە دوای ئەم نمایشەوە فیدباکەکان بە چ شێوەیەک بوو ڤارین خان؟ بەڵێ لە دوای نمایشی هەم تابلۆکانتان هەم جلوبەرگەکان فیدباکەکان بە چ شێوەیەک بوو؟ ئەوەی جێ خۆشحاڵیە بۆ ئێمە لێرە ئێمە بیرۆکەیەکمان هەبوو کە بگەێنین بە دەرەوەی وڵات چکە تۆ کاتێک کە بڕیار ئەیت بیت بۆ پرۆژەیەکی وا بکەیتەوە بەشدار بیت یەکەم خاڵ ئەوەیە کە ئەم پێشانگایانە تایبەتە بە ئێمە کە کراوەتەوە واتە ئەوە نیە بڵێن ئێمە هاتبێتین بۆ پێشانگایەک بەشدار بین ئەم پێشانگایانە تایبەت بە خۆمان ئامادەکراوە کە خەڵک یەک بۆ بینینی تابلەکانی ئێمە لەگەڵ ئەوەیە ئێمە چوار خانمین بیرۆکەی گەیاندنی ئەم کاری ئێمە ئەوەیە کە لە چاو ئایدیای خانمی کوردەوە هونەری شێوەکاری بگەێنین لەگەڵ ئەوەشە ئێمە کلتورێکی زۆر جوان و ڕەسەنی فۆلکلۆری کوردیمان هەیە ئەویشکە جلبەرگی کلتوری وڵاتەکەمانە توانیمان بە هەرێک لە شێوەکارەکان بە جلبەرگی کوردی بەشدار بین و لە هەر پێشانگایەک چەندی دەست جلە کوردی و مۆدێلی شێوازی کلتوری کوردی ناوچەکانی کوردستانمان گۆڕیوە لەگەڵ ئەوەشە نزیکی 16 دەست جلی کوردیمان هێناوەتە ئێرە لەسەر شێوازی جیاوازی پارچەکانی کوردستان کە لێرە نمایشمان کردووە و ئەوەی جێی خۆشحاڵیە کە ئێمە توانیمان ئەو بیرۆکەی کە هەمانە گەیاندنی هونەری شێوەکانی لە چاوی ژنانی کوردەوە و هەروەها گەیاندنی کلتور و فۆلکلۆری نەتەوەی کورد بە دەوڵەتێکی تر بە میلەتێکی تر بە کلتورێکی تر و پیان بناسیێنین و بە واقعی بەحی ئەو بابەتانە ببینن لە پێشچاوی خۆیان ئەوەی جێی خۆشحاڵی بوو کە ئەو خەڵکانی ئێرە کوردەکان زۆر زۆریان پێ خۆش بوو کە ئێمە هاتووینەتە ئێرە لەبەر ئەوەی ئەوان بەدورن لەکردنەوەی فستیڤاڵ و چالاکیەکان بەهۆی کار و مەشغەڵەتی ڕۆژانەی ژیانیان لە دەرەوە بەڵام ئەم پێشانگایە بەهۆی ئەوەی کە ئەوان کۆ ببنەوە و بێکەوە لە فستیڤالێکی جواندا بەشدار بن و ئێمە ببینن و پێشانگاکانمان لە دوو ڕۆژ دوو کاتی جیاواز بوو پێش ڕۆژی نەورۆز بۆ ئەوەی هەم بتوانن کە داوای جلە کوردیەکان بکەن و ئامادەیە لە بەردەستیان هەڵی بژێرن و بیکردنەوانێ لە هەمان کاتە بۆ بیانیەکانیش بۆ ئەمریکیەکان زۆر زۆر پیان خۆش بوو بەوەی کە کۆمەڵە خانمێک جێدەستی خۆیان نیشان بن لەبارەی چلەکانە پرسیاری چیان لێکردن ڤارین خان بەڕی ئێمە کراوەتەوە ئەوە بکە وتوانە ئێوە خۆتان بە خۆتان تابلۆیەکن ئەو جلوبەرگانەتان بەخۆی تابلۆیەکی نەخشێنراوە. ڤارین خان کە ئەڵەی سەردانکاری بەغیری کوردتان هەبووە پرسیاریان بەتایبەت لەبارەی جلوبەرگ یان فولکلۆری کوردی و زیاتر چی بوو؟ ئەوەی جلوبەرگەکانی ئێمە تایبەت بۆ بە هەموو ناوچەکان لە هەموو ناوچەکان ئێمە جلوبەرگمان پێ بووە بۆ نمایشمان کردو ئەوانش کە لێرە ئامادەی بوون وەکوتم هەم کوردەکانیش و هەم بیانیەکانیش تر نازانم وەڵامەکەم بە پێی پرسیارەکەت بێت چکە قسەکان باش نەگەشتە لای من. بەڵێ ڤارین خان مەبەستەکەی هاوکارم سەحەر لەوا بوو کە ئەڵێ پرسیاری کەسانی بیانی ئەمریکەکان چی بوو لەوەی کە سەردانی پێشانگەکەیان کرد بەتایبەت لە سەر جلە کوردەکان چ پرسیارێکان لە ئێوە هەبووە و ئەمێ لەگەڵ وەڵامی ئەمەیە ئەوەش بزانم چ ئاستەنگێکتان بۆ دروست بوو بۆ سەفارەکەتان بۆ ئەوەی کە ئەگەر تۆ سەفەر کوی بۆ ئەمریکا خۆی قورسە بەڵام ئێوە کە توانیتانە پێشانگا بکەنەوە وەک کار و چالاکیەکانی چوار خاتوونی هونەرمەند لە شاری سلێمانیەوە بەرنە وڵاتی ئەمریکا و لەوێ لە پێشانگایەکە نمایشی بکەن ئەو ئاستەنگانە چی بوون کە بۆتان دروست بوو و بۆ گواستنەوەی بەتایبەت ئەو پێداویستیانی کە لە پێشانگاکایە پێویستانە. ئەوەی کە یەکەم خەڵکە پرسیارتان کرد سەبارەت بەوەی کە پرسیارەکان چی بوو لای ئەمان ئەو جلوبەرگانە لای ئەمان شێوازێکی جیاواز بوو کلتورێکی جیاواز بوو ئاڵواوا بوو کە ئێوە خەڵکی کوێن و ئەم کلتوری ئێوە لەم پارچانە لەسەر هەر پارچەیەک پرسیاریان هەبوو زۆر شتێکی جیاواز و وەکو وتم کە بەوەی وەزفیان کردوین کە ئێمە چەندێک تابلۆمان لە پێشانگاکە نمایش کردووە هێندەش خۆمان بە جلوبەرگەکانمان تابلۆیەکی نەخشێنراو بووین ئەمە یەک لەوە دوو ئێمە کە لە
بینای نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن دی سی پێشانگای تایبەتمان بۆ کرایەوە لەوێش کۆمەڵی خەڵکی بیانی کە هاتنە سەردانمان لەبەر ئەوەی ئەوان کاتێک کەین بۆ سەردانی پێشانگاکە زانیاری کەوتویان نییە ئەوەی کە سەبارەت بە پێشانگاکەی پرسن کە ئێوە لەکوێوە هاتوون و ئەم جلوبەرگە تایبەتە بە چ کلتورێک و هەدەفی ئێوە چێ لە گەیاندنی ئەم پەیامە و لەگەڵ ئەوەشە ئێمە توانیمان لە هەندێک لە شقامەکانی واشنگتن دی سی لە ئەمریکا بە جلوبەرگە کوردیەکانەوە چوینە بەردەم بینەی وایت هاوس کە ئەوان کەسانێک بوون ئامادەی پێشانگانە بوون لە دەرەوە ئێمەیان بینی کە بەو شقامەیە بۆ پارکەیە دەهاتین و دەچین و وێنەمان دەگرت زۆر لەیان سیر بوو و زۆر پرسیاریان کرد زۆر خۆش بوون بەوە ڕسمیان لەگەڵا گرتین ئەمانە هەموو ئەو پرسیارانە بوو کە ئێوە خەڵکی کوێن لەکوێوە هاتوون ئەم جلوبەرگە ئاڵوواڵایە هیچ وڵاتێکە هیچ کلتورێکە و پاشان بۆ گواستنەوەی تابلۆکان ئەکید ئێمە ئاسەنگێکی زۆرمان لەبەردەمان دروست بووە یەکەم ئاسەنگیمان لەڕووی مادیەوەیە بتێوە نەتەوێت هەموو کارێکە هەنگاوی بۆ ئەنی پێویستی بە مادەیە دومین لە ڕێگای قیاسی تابلۆکان هەروەها گواستنەوەی تابلۆکان ئێمە بە قیاسی جیاواز تابلۆکان کێشاومانە و لەگەڵ ئەوەشا بە دوو ڕێگا گواستومانەتەوە لەگەڵ خۆمان هەندێک لە تابلۆکانمان هەڵوەشاندووە و کردومانە تلوێلەی تایبەت بە هەڵگرتنی تابلۆوە و هەندێکیشمان هەر بە گەورەی خۆی قیاسەکەی گەورە بوو نەمانتوانیوە هەڵوەشێنین مەجبور پێچاومانەتەوە بەڵام زەحمەتێکی زۆری بۆ دروستکردین لە کاتی گواستنەوەی تابلۆکانە بۆی ئێمە بەوریایی بتوانین تابلۆکانمان بگوێزینەوە شوختی تێنەکەوێت نەدڕێت کاتێک ئێمە هاتینە ئێرە ئەو فترەی کە هەمان بێت ئیسراحەت بکەین یاخود بگەڕین لە بری چەند ناوچێ ببینین ئێمە خەریکی بەستنەوەی تابلۆکانمان بووین ڕێخستنەوەی تابلۆکانمان بووین ئامادەکردنی شوێنی تایبەت بە پێشانگاکانمان بووین بۆی ئەو زۆر قرس بوو بۆ ئێمە وە پرسیارێکی زۆر گرنگ بوو لە لای بینەرەکان هەم لە لای کوردەکان و هەم لە لای ئەمریکەکانش کە میوان بوون ئاهاتن بۆ سەردانی پێشانگاکە ئێوە ماوەی چەندێکە لێرە خەریکی کێشانی ئەم کابلەیانن هیچ کام لەوان زانیاری ئەویان نەبوو کە ئێمە ڕاستەوخۆ لە کوردستانەوە توانیمانە ئەم کابلەیانە بگوێزینەوە بۆ وڵاتی ئەمریکا کە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو و زۆر سەرنجڕاکێش بوو لای ئەوان دەستخۆشیان لێکردین بەوەی کە ئێمە توانیمانە تابلۆکانمان لە کوردستانەوە بکەین و بەم کوالیتی و بەم پارێزگاریە بگەێنینە وڵاتی ئەمریکا. زۆر باشە. جا ڤارین خان ئێستا لانێ زۆر کەس پرسیار بەلایەوە دروست بێت بە تایبەت هونەرمەند یان شێوەکار بڵێکردنەوەی پێشانگایەک لە وڵاتێک وەکو ئەمریکا مەرجەکانی چۆنە ئەمان چۆنە توانن کارێکی هاوشێوەی ئەوەی ئێوە ئەنجام بنەوە. طبعا سەرەتا ئەبێت و کەسانێک هەبێت لە بواری هونەریە لە وڵاتی ئەمریکا کار بکەن بۆ ئەوەی بتوانن پرۆژەیەکی هونەری لەم بابەتە ئەگەر لە بواری هونەری میوزیک بێت ئەگەر لە بواری هونەری شێوەکاری بێت ئەگەر لە بواری هونەری سینەما و شانۆدا بێت ئەبێت پشتگیریەکەت هەبێت لێرە کەسانێک بێت لێرە هەوڵی ئەو کارەبە ئەمە یەکەم دووەمین ئەو کەسانی کە بەشدارن لەو پێشانگایە دەبێت توانە و تاقیێکی باشی هونەریان هەبێت و ئەگەر تۆ سیڤی بەقوت بێت سیڤی باش بێت و پێشینەی باشت هەبێت لە بواری هونەریە ئەگیت ئەمانە هەمی خاڵی گرنگە لەبەرەوەی ئێمە هەر یەکەمان کاتێک کە هەڵبژێردراین بۆ ئەم پێشانگایە لەسەر ئاست و مستەوا و سیڤیەکانمان و پێشینەی کاری هونەریمان هەڵبژێردراوین ئێمە هەر یەکەمان مامۆستای نەبواری هونەر و کۆلێژی هونەرە جوانەکانمان تەواو کردووە مامۆستای هونەری لەگەڵ ئەوەیە هەر یەکەمان لە بوارەکانی دیکەی هونەریە کار دەکەین وەکو میکاپ ئارتیست و گرافیک دیزاینەر و هەم وەکو خۆم فاشن دیزاینەر و واتە جگە لە بواری شێوەکاریەکە کە وێنە کێشانە ئێمە لە بوارەکانی تری دیزاین و هونەریە کارەکەین ئەمانە خۆی لە خۆیان ئەوەیە کە تۆ جێدەستێکی باشت هەیە لە بواری هونەری و لەگەڵ ئەوشا ئێمە پێشینەی کردنەوەی پێشانگەی ترمان هەیە لە سەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتی کە بەشداریمان کردووە و ئەگەر بخۆمان من خۆم بەشداری پێشانگای دەرەوە کردووە یاخود تابلۆکانمان بۆ کاری هونەری نێردراوەتە دەرەوە بۆیە ئەمانە هەمووی خاڵی سەرەکی بۆ ئەوەی کە کۆمەڵێک شێوەکار بتوانن پرۆژەیەکی لەم جۆرە ئەنجام بن و هەر ئەمەش وا ئەکات بۆ ئەوەی کە زیاتر جێدەستی تۆ دەرکەوێت توانە و کارە هونەریەکانی خانمێکی شێوەکار یاخود هەر چاکێکی کورد بێت ئەگەر خانم بێت ئەگەر پیاوان بێت برایان بێت دەرکەوێت ببێتە دەرەوە و ئەمەش ڕێخۆشکار بوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە گەڕانەوەماندا
لە چەند وڵاتێکی ترەوە داوایان لێکردوین کە بۆمان بکەن بە پرۆژەی تری هونەری و تەڵەبی ویزامان بۆ بکەن بۆ ئەوەی بچین پێشانگای تر بکەینەوە هەم لە دووەری عەرەبی و هەم لە ئەوروپاش. بەڵێ هەڤاری خان باس لەوە کرد کە دوو پێشانگاتان کردوێتەوە، یەکێک لە کۆتا پێشانگا لە 19 مانگا بوو و پێشانگایەکی ترتان لە بەردەما ماوە. زنێریمان بیتە سەبارەت بۆ پێشانگایە کە بەشدارە بنتیایە و هەر پێشانگایەکی تر هەبێت ئایا لە وڵاتی ئەمریکا بێت یانە هەر شوێنێکی تر بێت یان پێشانگای ساڵانەی بۆ شێوەکاران و هونەرمەندان دەکرێتەوە لە تەواوی دنیاە بۆ هونەرمەندانی دنیا، ئایا ئەوە بەشدارە بن یاتی بەشدار نابن؟ بەڵێ ئێمە وتم ئێمە 3 پرۆگرامان هەبوو کە لێرە بەشدار بین لە 3 ویلایەت، دوانیمان بە ئەنجام گەیاندوو بە سەرکەوتووی تەواو بۆ ئێستا یەکێکمان ماوە. ئەوەی خۆشحاڵیە کە لە چەند وەکوتم لە چەند زانکۆیەکی دیکەوە لە ویلایەتەکان بانگێشت کراوین بۆ ئەوەی ئێمە لە زنجیرە پێشانگاکانمان بەشدار بین، نەک تەنها ئەو پرۆگرامە بێت کە خۆمان بۆمان دانراوە کە هاتوین بووی. بەڵام ئەوەی کەجێ ئاسانگیە بۆ ئێمە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە، وڵاتێکی هەرزان نییە و ناتوانانی بە ئاسانی تۆ بارگە و بارت بەڕاستی بگوێزیتەوانێ. ئەو ئاسانگیە کە ئێمە بۆمان دروست بووە لە کوردستانەوە هاتوین بۆ ئێرە، بە هەمان شێوە ئێمە لێرە ڤانی گەورەمان بۆ دەگیرێ بۆ گواستنەوەی تابلۆکانمان لە شارێکەوە بۆ شارێکی تر، واتە لە ویلایەتێکەوە بۆ ویلایەتێکی تر. ئەمە زۆر قورسە و بارگرانیە و دواتر تۆ کاتێکە چیتە ویلایەتێکی تر ئەمێنیتەوە پێویستت بەخۆت هەیە، پێویستت بە مەسرفە. ئەمانە هەمووی کاری کردووە لە بەڕاستی لە پرۆژە هونەریەکەی ئێمە. بۆچی؟ لەبەر ئەوەی خاڵک لێرە کە لە سەرتاژ وتم تۆ کاتێک دەست ئەیتە هەر پرۆژەیەکی هونەری پێویستت بەلایانی مادیە. ئەوەی خۆشحاڵی ئێمە ئەم خانمانە ئەوەندەی کە تەموحە هونەریەکەمان لە پێش بوو، ئەوەندەی کە حەزمان کردووە توانای خۆمان و کولتورەکەمان بگەێنینە دەرەوەی وڵات، لایەنە مادیەکەمان بیر لێ نەکردەوە. هەر چۆنێک بێت هەنگاومان بۆ ئەوەنە کە ئێمە بەڕاستی ئەوروپا یاخود وڵاتێکی وەکو ئەمریکا کەم نییە کە تۆ بیت کارە هونەریەکانتی پێ بگەێنی، توانا و هێزی هونەری خۆتی پێ نیشان بدەی و کەلتورەکەی خۆتی پێ نیشان بدەی لە نزیکەوە. بۆیە ئێمە لەوێ چەند هەنگاوێکمان بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێگای حکومەتی خۆمانەوە لە کوردستان هاوکاری بکرین، یاخود ئەوەی کە ڕێنشاندەرمان بۆ دانا لەلایەن چەند کەسانێکی پایدار بڵێن ئەوانی کە لایەنی مادیان باشە و لە بواری بزنسا کار دەکەن هاوکارمان بن. بەڵام بەداخەوە کە من نامەوێت ئەمە ببێتە گلەیەکی زەق، بەڵام ئەمەوێت لێرەوە ئەم قسەیە بکەم بۆ ئەوەی کە ئێمەی گەنجان و ئێمەی خانمان کەسانی زۆر زۆر باشمان هەیە کە کەسانی دیکەش هەیە کە دەرنەکەوتووە یاخود نەیتوانێت ئەو دەرفەتی بۆ نەگونجاوە بێتە دەرەوە، کەسانی زۆر باشیان کە تکایە لە پشتیان بن هاوکاری ئەم پرۆژە هونەریانە بکەن، لەبەر ئەوەی ئەمە گەیاندنی توانە هونەریەکانی گەنجێکی وڵاتەکەی توێ بە وڵاتێکی دەرەوە. لەبەرەوەی لێرە لە ئەوروپا و هەم لە ئەمریکاش هونەر خاڵێکی زۆر زۆر گرنگە و زۆر بایەخی پێ ئەدرێت و زۆر ڕێزی ئەگرێت، هەم لە کار هونەریەکە هەم لە کەسایەتی هونەریەکە. بۆیە بە خۆشحاڵیەوە ئێمە لە وڵاتی ئەمریکای قبول کراین بۆ ئەوەی ئێمە پێشانگاکانمان بێنینە ئێرە و تابلۆکانمان نمایش بکەین، جلوکردیەکانمان نمایش بکەین. بەڵام بەداخەوە لە کوردستان هیچ لایەنێک و هیچ کەسانێک پشتگیری ئێمەیان نەکرد کە بەلایەنی مادی و ئێمە ئەوروبەڕووی چەند لایەنێکیشمان کردەوانێ بەداخەوە کە خاتە سەرەوەی هەندێک هەر تەنانەت جوابیشیان نایەنەوە. بۆیە ئەمە لێرەوە ئەو خاڵە بگەێنم کە ئێمە لەسەر توانای خۆمان هاتوینەتە ئێرە بکردنەوەی هەر پێشانگایەکی تر لێرە کە داوامان لێ ئەکرێت یاخود بۆی بڕۆین پێویستی بەلایەنی مادیە و زیاتر لەسەر ئێمە ئەکەوێت. بۆیە ئێمە ئەکرێت بەپێی میزانێکی خۆمان بڕیار بین تا چەند پێشانگای تر ئەتوانین ئێمە بەشدار بین. لەبەرەوەی کاتێک کە لێرە بانکێشتی تۆ ئەکرێت بۆ کردنەوەی پێشانگایەک یاخود بۆ بەشداریکردنت لە پێشانگایەک پارەت بۆ سەرف ناکرێت. ئەم خاڵە ئەمە لێرەوە بە شێوەکاران بگەێنم لە ئەمریکاش، ئەوانی کە لە ناوخۆی ئەمریکان خۆیان ئاگادارن، بەڵام ئەوانی کە لە ناوخۆی کوردستانن کەوا تێگەیشت بێتن کە ئایا تۆ بۆ پرۆژەیەکی هونەری پارەت بۆ سەرفەکرێ نەخێر، هیچ دامێکی مادیت ناکرێت. من خۆم یەکێکم لەوانەی خۆم لەگەڵ هاوڕەکانم سیارەکەی خۆمم فرۆشتووە، سیارەکەی خۆم لەدەستیاوە بۆی بتوانم توانە هونەریەکەم و تابلۆکانم بگەێنمە ئێرە، ئەو تمۆحەی هەمە کە بیگەێنمە ئێرە، ئەو ئاواتی هەمە بەدی بێنم. هاوڕەکانم بۆ نمونە
کە ئەوانیش سیارەیان فرۆشتە یاخود بۆ نمونە قەرزیان کردووە بۆ هۆکارە ئێمە توانیمانە بینە ئێرە ئێمە هیچ پاڵپشتێکمان نەبووە ئەگەر هەر کەسانێک بە ناوی ئەم گروپە خانمانەوە لە هەر لایەنێک داوای پارەی کردی بێ داوای مادەی کردی بێ بە داوای لێبوردنەوە هیچ شتێک نەگەشتۆتە ئێمە ئەگەر لە هەر لایەنێکەوە سەر بکرابێ ئەمە لێرەوە لە دەمی خۆمان بیبیستن لەبەرەوەی زۆر کەس ئێمە ڕوومان تێکردن بۆ ئەوەی پارەمان بۆ سەر بکەن تەنانەت هاتە سەر ئەوەی کە هەندێک شوێن ئەوراقەکانی ئێمەیان وەرگرتووە جیاوازەکانی ئێمەیان وەرگرت کە ئەگەر بەتی کرد بێ ئەگەر بە هۆتێلیش بێ بتوانن هاوکاری ئێمە بن بەڵام بەداخەوە دواتر هەندێک هەر بەو جۆرە جوابیان نینەوە کە ئێمە هیچ باوەڕمان بەم پرۆژەیە نییە ئەی بۆ ئێمە گەشتینە وڵاتی ئەمریکا بۆ توانیمان پرۆژە هونەرەکانمان بەسەرکەوتووی ئەنجام بین بۆ لێرە ئەو دەستخۆشی و دەعەمە گەورە جوان و ڕێز و حرمەتەی میلەتی ئەمریکامان لێگیرە ئەمە خۆشحاڵیە بۆ ئێمە بەڵام ئەگەر لە ئێستاشا بتوانێت هاوکاری مادی ئێمە بکرێ ئێمە هەر سوپاسیانەکەین لەبەرەوەی ئێمە لە ئێستا لە وڵاتین زنجیرەیە کار و پرۆژەی تر لە پێشمانە ئەتوانین ئەو کاتە جوانتر و گەورەتر مادام ئێمە ئێستا بوونمان هەیە لە وڵاتەکەیە ئەنجامی بدەین ئەگەر نا با بۆ دوای ئێمە هاوکار بن پاڵپشت بن لەبەرەوەی گەیاندنی کارە هونەریەکان لە کوردستانەوە بۆ وڵاتێکی ئەوروپی یاخود بۆ ئەمریکا ئەمە کارێکی بەڕاستی ئاسان نییە هەم لە ڕێی مادیەوە و هەم لە ڕێوەی ماندووبوون و گواستنەوەی کارەکانەوە بۆیە ئێمە نەدەستخۆشیمان لێکراوە تا ئێستا و نە هیچ لایەنێک پەیوەندی پێوە کردوین و نە هیچ لایەنێک هیچ بڕەپارێکی بۆ سەر کردوین بۆیە ئەوەی کەماوە ئێمە لەسەر شانی خۆمان جێبەجێ ئەەکەین باوەندەی توانیمان باقی کە نەمانتوانی لایەنی توانای ئێمە ئەوەندەیە و لەوەیە بۆ زۆرێک لەو پرۆژانی تر کە پێشنیار کراوەمان نەتوانین بەردەوام بین لەسەر ئەی بەداخەوە زۆر زۆر سپاس دەکەین ڤاوین خان بە هیوای بەردەوامی سەرکەوتنەکانتان ئێمە سپاسدانەکەین ئەوەی کە ئەوەنە جوان توانی وتانە نوێنەرێکی تەواو بن بۆ کوردان وەتوانی وتانە لە ڕێگەیەکی جوان وەکو هونەر و بەرهەمی هونەریەوە کورد بناسێنن بە خەڵکانی دیکە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین دووبارە و ئمە و هەمواڵێن دەڵێن ئەبێ کورد هەوڵبات گەلێکی وایە کە خۆی بناسێنێت کاتە چی لەوە جوانترکە لە ڕێگەی ئەدەبیاتەوە لە ڕێگەی هونەرەوە ئەم باڵێن ڕێگە بپێوێت و چی لەوە باشتر کە خەمخۆرەکانی کورد ئەو کەسانەی کە کاریان لە ژێر دەستایە و کاریان بەدەستە پاڵپشتی ئەم کەسانە بکەم سپاست دەکەین دووبارە